نوری مالکی با فڕۆکەیەکی تایبەت گەیشتە هەولێر و لە پیرمام لەگەڵ سەرۆک بارزانی کۆ دەبێتەوە. سلااوتان لێبێت ئەحمەد هەرکیم باسی وردەکاری سەردانەکەی نوری مالکیتان بۆ دەکەم و پێتان دەڵێم بۆچی هاتوۆتە لای سەرۆک بارزانی و ئامانجی چییە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ نوری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا با فڕۆکەیەکی تایبەت و بەتەنها گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لەلایەن فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق پێشوازی لێکرا و دواتر ڕاستەوخۆ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرەو پیرمان بەڕێککەوت بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆک بارزانی. بڕیارە پرسی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و دەستنیشانکردنی سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان و تەنانەت دەستنیشانکردنی کوردێک بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق گفتوگۆی لەبارەوە بکرێت. بەپێی میدیا عێراقیەکان نوری مالکی خۆی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق بربژێر ناکات و هەرچی محەممەد شیع سوودانیشە لەگەڵ ئەوەی ئارەزووی ئەوە دەکات دووبارە خۆی بربژێر بکاتەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران بە تایبەت دوای ئەوەی حزبی دامەزراندوو لە هەڵبژاردن توانی زۆرترین کورسی پەرلەمان بەدەست بهێنێت. بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کەوا ئەم جارەیان کەسێک بەدەر لە سوودانی و مالکی ببێتە سەرۆک وەزیرانی عێراق و هەموو چاوەکانیش لەسەر ئەوەن کە پارتی دیموکراتی کوردستان دوای بەدەستهێنانی زیاتر لە ملیۆنێک دەنگ و بوون بە حیزبی یەکەم لە گۆڕەپانی سیاسی عێراق مەرجەکانی چی دەبن بۆ چۆنە نێو ئەو هاوپەیمانێتیە و چۆن بەشداری لە حکوومەتی داهاتووی عێراق دەکات. چاوتان لەسەر پایتەخت میدیا بێت بێگومان تەواوی زانیاریەکانی پەیوەست بە کۆبوونەوەی سەرۆک بارزانی و نوری مالکیتان بۆ دەخەینە ڕۆ.